بە تەنیا جێمە هێڵە نەمشە و زریانەی چێنێ تەمەمەش دای دەپۆشێ مانگە شەوی ڕفێنێ گەروی بە گزنگ تەڕکەن چاوەکانی بە شیلان بە گۆرانی دایپۆشن یا بە سەوزی دارستان لاوکی هەڵەبجە ڕەفیق سابیر بنەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانیژە سڵاوتان لێبێ و کاتتان باش دڵخۆشم کە جارێکی تر لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنمەکەتان بەرنمەی بانێژە گفتوگۆەکەم دەربارەی هەڵەبجە و پرسی کیمیابارانکردنی هەڵەبجە لە ناو شعری کوردیا و هەڵەبجە وەک تراژیدیا وەک مەرگەسات و پەیوەندی کورد و مەرگەسات و ئەو دەقە شعری و ئەدەبیانەی کە دەربارەی هەڵەبجە نووسراون ئاوەڕەدەمەوە لە لاوکی هەڵەبجەی ڕەفیق سابیر و دەربەنی پەپولەی شێرکۆ بێکەس و شعری هەڵەبشیمای حاسیب قەرداقی و گفتوگۆ لەبارەی پرسی کورد و مەرگەسات و هەڵەبجە و شعری کوردی و ئەم گفتوگۆیەکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا عەتا قەرداقی کە بەڕێزیان نووسەر و ڕەخنەگری ئەدەبین هەروەها شارەزایەکی تایبەت و بواری ناو کوردناسی و ناسیۆنالیزمی کوردین ئەم پرسە درێژە پێ ئەدەم و گفتوگۆ ئەەکەم لەگەڵ بەڕێزیان مامۆستا سڵاو لێبێ و بەخێربێ. سڵاو لە جنابێت زۆر سوپاس کاکە سوهەیبەر بژین. ئەمەوێت سەرتا لەوە دەست پێ بکەم مەرگەساتەکانمان زۆرن و تراژیدیاکانمان زۆرن وەگەر بگونجێ بڵێم بە جۆرە لە جۆرەکان کورد و مەرگەسات هەمیشە دوانێکی تەواو لێکچوون. زۆرێک باز لەوە دەکەن کە ئێمە دووبارە بوونەوەی مەرگەساتەکانمان بە زۆری پەیوەندی بەوە هەیە کە ئێمە نەتەوەیەکی بێدەوڵەتین. ئەمێ لە بەڕێز بپرسم نەبوونی دەوڵەتەوە هەموو جارێ مەرگەساتەمان دووبارە بنەوە یا ئایا گەل لە دەوڵەتدارەکانیش هەمیشە تووشی ئەم گرفتانە ئەبمەوە. زۆر جار باز لەوەکەن بۆی ئەم کارەساتە دووبارە نەبێتەوە پێویستە دەوڵەتمانە بێ حەزەکەم سەرنجی بەڕێزە لەسەرەوە بزانم دواتر داخڵی ناو پرسە ئەدەبیەکە بێن. بەڵێ سەرەتا سوپاسانەکەم بێگومان جارێ خۆی لە ڕاستیە بەشێکی زۆری کۆمەلگای مرۆڤایەتی وە مرۆڤ بەداخەوە لە سایەی سیستەمە سیاسی و ئیداری و دەوڵەتیەکانە بەگشتی مرۆڤایەتی بێجگە لە دەسەڵات خۆی ئەوی کەی بەردەوام لە بەردەم کارەسات و لە بەردەم چەسانەوە و لە بەردەم ملپێکەشکردنایە ئەمەشەوە گەێنێ بە شێوەیەکی گشتی مرۆڤایەتی لە شێوە گشتەکەیە بەردەوام لە بەردەم سیاسەتی ناجۆری کۆی دەسڵاتەکانە بە زۆرێک لە جۆرەکان مادەم سەرکوتەکرێت لە بەردەم کارەسات و مەرگەساتایە. بەڵام ئەمە شێوە گشتەکەیەری لە شوێنێکی شەو بۆ شوێنێکی کە جیاوازی هەیە لەو سیستەمانی کە سیستەمی دیموکراتی و تا ڕادەیەک مافەکانی مرۆڤ و ئازادیان تێدا ڕەچاو دەکرێت بێگومان ڕوبەرێکی فراوانتر و باشتر بۆ ژیان و بۆ ئازادی و بۆ پیادەکردنی خواستەکانی مرۆڤ بە شێوەیەکی باشتر هەیە. بەڵام بە گوێرەی ئەو میلەتانی وەکو میلەتی کورد کە بەداخەوە میلەتی پەراوێزین ئەویشکە هۆکاری ناوخۆی و دەرەکی هەیە و نەگەشتون تا ئەوەی کە بەلایانی کەمەوە خۆیان خاوەنی خۆیان بن خۆیان خاوەنی دەسەڵاتی خۆیان بن بارودۆخەکە جیاوازترە بۆ چونکە ئەگەر سەیری بارودۆخی میلەتی کورد کەی بە درێژایی مێژووی نووسرا و بەردەوام لەژێر دەستی ئەم و ئەوا بووە لەژێر دەستی ئەم و ئەو لەژێر دەستی عەرەب و تورک و فارس و ئینگلیز و ئەوانەی کەدا بۆ ئەگەر بگرێنەوە بۆ مێژووی کۆنیش ئەوە دەزانین هەر قۆناغی لە سەردەمی میسۆپۆتامیەوە لەژێر دەستی چیا بۆ لە سەردەمی پارسەکان واتە لە سەردەمی هەخامنشیەکان و دوای ئەوە ساسانیەکان و ئەزانین بەردەوام ئەم میلەتەی ئێمە لەوەتەی کە ناوی هەیە بە شێوەیەک لە شێوەکان ژێردەستە بووە. ئەم ژێردەستێش ڕەنگە بەشی زۆری پەیوەندی بەخۆیەوە هەبوو بێ چونکە ئەگەر خەلەلێکەم و کورتەیەک لە بوونی خۆی دانەبایە ئەمی ژۆک و پێکاتەکانی کەکو میلەتانی کە دەبوو بە خاوەنی قەوارە و دەسەڵاتی خۆی و ڕەنگە میلەت لە چەسانەوە ڕزگاری نەبوو لە شێوەیەوەی کە هەموو دەسەڵاتێک چەوسێنەرە بەڵام لەبارێکی کەدا ڕەنگە ڕوبەڕووی ئەو کارەساتە سەختانە نەبایەتەوە کە داگیرکەرەکانی کوردستان بەسەریان هێناوە. جەنابەت باسی مەرگەساتەکان کرد مەرگەساتە گەورەکانی کورد ئەیبینین لەو کاتەوە دەستی پێکردو بە شێوەیەکی زۆر لە بەرچاو کە ئەم دەسڵاتانە خواست و ویستیان هەبوو بۆ داگیرکردنی وڵاتەکەی و بۆ ئەو مەبەستەش پێویست بووە سەرکوتی بکەن. ئەگەر زۆر ئەوەی جەنابەت کە تەرکیزمان لەسەر هەڵەبجە و لەسەر مێژووی نوێیە با بێن سێری ئەو قۆناغە بکەین کە من ڕەنگەم جەنابیشت هەندێکیت بەبیر دێ لە ساڵانی شەستەکان بۆ دواوە میلەتەکەی ئێمە لەم بەشەی کوردستان بەردەوام لە ژێر سەرکوتکردن و لێدان و کوشتن و بۆردبانکردن و وێرانکردن و گون سووتانن و لە سێدارەدان و ماڵوێرانکردن بووە لە ڕۆژهڵاتی ژوا بووە لە ڕۆژ ئاوا ژوا بووە لە باکوور لەوەش خراپتر بووەوە مێژووی بزوتنەوەکان نەزانین کە هەریەکەی بە چ جۆرێک سەرکوتیان کردووە و چۆن دەستیشیان لە کورد کوشتن نەپاراستووە. لەبەرەوە
ئەگەر خۆی دەوڵەتێکی هەبواە بێگومان پێشتر باسیەوەمان کرد کە چەسانەوار هەیە بەڵام ئەگەری ئەوە نابوو بۆ نمونە ئەو دەوڵەتەی کورد خۆی کوردان فعالکاشتی و زۆر نەشیاوە یان ئەگەریەوە نەبوو مەسەلەن دەوڵەتێک تا ئەو پەڕی ڕادە دیکتاتۆریش بێ دەوڵەتێکی نەتەوەی هی میلەتێکی خۆت بێ ئەگەری ئەوەی نییە دەستی بچێتە ئەوە کە شارێکی خۆی کیمیاباران بکە بۆیە بەڵێ بەشێکی زۆر و زۆر لە سەدا ئەتوان بڵێم 99 کارەساتەکانی کورد پەیوەندی بە داگیرکەرانی کوردستانەوەیە پەیوەندی بە نەبوونی دەوڵەت و قواری سەربەخۆی کوردەوەی پەیوەندی بۆیە کە کورد خۆی خاوەنی خۆی نییە دەستخۆش مەمەستا کاتە بە جۆرە لە جۆرەکان لە قسەکەی جەناب تاوام خوێندەوەکە ئێمە دەوڵەتێکمان نییە بۆیە دۆخێکی لەم جۆرەمانەیە با ئێستا قسەکە لەسەرەوە بێ بەڵام ئێمە هەستەکەی ئەدەبمان هەیە باشە ئێمە لە ڕێگەی ئەدەبەوە ئەتوانین چی بکەین ئەگەر ئێمە هەڵەبجە و کارەساتێک بناسیێنین و باسی بکەین لە ئەدەبا پەیوەندی نێوان ئەدەب و کارەسات ئەدەب دەتوانێت چی ئیسفادێک لە کارەسات بکەیان بە پێچوانەوە کارەسات دەتوانێت لە ڕێگەی ئەدەبەوە چی بکە ینی کارەساتێکی داپۆشرا و بە جۆرە لە جۆرەکان ئەتوانێت ئەدەب میدیمێکی باشی بووی ببینرێت پەیوەندی هەڵەبجە لە ناو ئەدەبی ئێمە ناو شعری نوێی ئێمەیە با یەکەم جار جوابی و پرسیارم پێم خۆشە ینی بە جوابەکەی بگەم پەیوەندی ئەدەب و کارەسات بە فۆرمە گشتەکەی اینجا دواتر باسی بێگومان کاتێککە سێری ئەدەبەکەین هەمومان زانین هەموو دەخێکی ئەدەبی لە دوو ئاستێک هاتووە ئاستی زمانیان ئاستی شێوە لەگەڵ ئاستی ناوەرۆک ئەوەی کە ڕخنەگرانی نوێ پێڵێن فۆرم لەگەڵ ڕستەی سەرەکی یان بیرۆکە یان جیهانبینی و ئەوەی کە ئینگلیس پێڵەن چی ئستیم بیرۆکە سەرەکیەکە بەشێکی زۆر بۆ نمونە ئێستا ڕەنگە نووسەرانی ئەوروپا هەم دێژار ئەو بیرۆکە سەرەکییان دەست ناکەوێت کە بیکەن بە کرۆکی بابەتێکی داهێنەرانە بەڵام بە جۆرەی میلەتانێکی وەکو ئێمە بە تایبەتی میلەتی کورد کە مێژوەکەی پڕێتی لە کارەسات پڕێتی لە ڕوودا و پڕێتی لە تراژیدیا هەموو ئەم کارەساتانە هەموو ئەم تراژیدیانە هەموو ئەم مەرگەساتانەیە کە وەکو جەنابەت بە مەرگەسات ناوت برد هەموو ئەمانە دەکرێت بکرێن بە هەوێنی بکرێن بە ناوەڕۆکی نووسینی دەیان دەقی داهێنەرانەی ئەدەبی بکرێن بە ناوەڕۆکی دەیان بەرهەمی داهێنەرانە بۆ نمونە گەرسێری ئەوە بکەین شاعیرێکی گەورەی وەکو تیسی ئلیۆت شاعری بەناوبانگی ئینگلیزی کارەساتی جەنگی جیهانی یەکەم وای لێ کردووە کە بەناوبانگترین قەسیدە لە ئەدەبی جیهانیا بنووسێکە وێرانە خاکە بۆ هەموو دەرئەنجامەکانی ئەو کارەساتە کە بەسەر مرۆڤایەتیای هێناوێتی کۆی کردوەوە کردێتی بیرۆکە و ناوەڕۆکی ئەو قەسیدە بەناوبانگی بۆی ئێمە دەتوانم بڵێم مەرگەساتەکانی ئێمە کیمیابارانکردنی هەڵەبجە ئەنفال چه هەموو کارەساتەکانی کە هیچی لە بەگوێرە ئێمە لە جەنگی جیهانی یەکەم کەمتر نین بۆیە ئەمانە بیرۆکەی زۆر گرنگن و ئەگەر کەسی داهێنەر هەبێ دەتوانێت دەیان دەقی داهێنەرانە لەم کارەساتانە بەرهەم بێنێ بۆ ئێمە کێشەیەکمان هەیە ڕەنگە هەر کێشەی میلەتی کوردیش نەبێ کێشەی ناوەندی ڕۆشنبیری و ئەدەبی هوەری کوردی نەبێ هینی بەشی زۆری میلەتانی دنیا بێ کە ناتوانین بە ئاسانی ڕووداوەکان بکەین بە هوەر ڕووداوەکان بکەین بە داهێنان بۆ ئەوە چیمان پێویستە ئێمە ئەو پرۆسسەمان پێویستە چۆن ڕووداو دەکرێت بە بنەمای بەرهەمێکی داهێنەرانە ئەکرێ ئەم بەرهەمە ڕۆمان بێ ئەکرێ شیعر بێ ئەکرێ چیرۆک بێ ئەکرێ دراما بێ ئەکرێ مۆسیقا بێ ئەکرێ گۆرانی بێ ئەکرێ میلۆدیەک بەرهەم بهێنێ زۆر باش مامۆستا ئێمە ئەگەر باس لە هەڵەبجە بکەین ئەو کارەساتە بەو گەورەیە و ئەو نەخەریکە تەمەنێکی زۆر بەرە ئەو ئەڕواکە ئێمە چەندەیەکمان بەسەرات تێپەڕ کردووە مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان جگە لەوەی کارەساتەکە و قوڵایەکانی و مەرگەساتەکانی و بەشێکی زۆر شاعیر و نووسەری ئەمە لەو سەردەمای خۆی حاڵەتەکەی بینی و دۆخەکە هاتوتە بەرچاوی لە چاو هەموو کارەساتە و هەموو مەرگەساتەیە زۆر کەم ئەو دەقانە دەستەکەون کە لە ناو ئەدەبی کوردیا و تابێت لە شاعری کوردیا هەمانن لە کاتێکا پانتایەکی زۆر ئێمە لە شاعری کوردیمانەیە من ئەمەوێ ئاماژە بە هەندێ لەو تێکستانە بەم ئەگەر بکرێت لە ئەوڵەوە دەست پێ بکەم ئەکرێ زۆرتریش بن بەس من پێم
خۆشە سەرنجم لەسەر هەندێکیان بێ لاوکی هەڵەبجێ ڕەفیق سابیر هەڵەبشیمای حەسیب قەرەداغی دەربەنی پەپولەی شێرکۆ بێکەس و بەم دوانەش هەندێک لە چوارچێوەی شاری لیریک و گۆرانی و ساڵح بێچار و چەند ئیشی تر ئەمانە بەسن بۆ هەڵەبجە ئەمانە بەسن بۆ ئێمە ئەمانە ئاوی دڵی ئێمە ئەدەنەوە ئەمانە ئەتوانین وایان لێ بکەین بیان نێرینە دەرەوە بە جۆرە لە جۆرەکان بڵێن ئەمە کارەساتەکانی ئەمە ئەمە کۆستەکانی ئەمە نەتوانین بیانکەین بە میدیەمێک بۆ بینینی خۆمان لە دەرەوە. ئەگەر ئێمە سێری ئەوە بکەین جەنابەت ئاماژەت بۆ ئەو چەندەخە کراکە ئەو چەندەخەش درەنگ و زوو بەشێکی هەر ڕاستەوخۆ بە دوای کارەساتەکە نووسراون و بۆ ئەو کاتش بەڕاستیەکەی من بە تایبەتی دەربەندی پەپولەمان کە بێ درەنگتر بینی کە کاک شێرکۆ خۆی هاتەوە کە کتێبەکەی چاپکرە و سابینرا بەڵام دوو دەق زۆر زوو لە سەردەمی کارەساتی هەڵەبجە بە تایبەتی هەڵەبشیماکەی حەسیب قەرەداغی هەر لە پاشی هەفتەیەک دەسا و دەست بە نووسین دەجێڕا لە ناو خەڵکە ماوەیەکی کەمیش دوای ئەوە لاوکی هەڵەبجەی کاک ڕەفیق سابیر بە تایبەتی کە بوو بە گۆرانی بە ئاوازێکی زۆر خەمگینانە دەتوانم بڵێم گزارشتێکی گەورەی لەو خەموو ئازارانەی ئێمە دەکرد بەڵام بەڕاستی قوارەی کارەساتێکی گەورەی وەکو هەڵەبجە کە لە چرکە ساتێکە 5,000 کەس زیاتر شەهید ببێ بە شێوەیەکی لەو جۆرە نامرۆڤانە 10,000 کەس برینار ببێ شاری جوانترین یەکێک لە جوانترین شارەکانی کوردستان و ڕەنگە جیهانیش وێران ببێت لە چرکە ساتێکە من پێم وایە نەکار بەم دەقانە بە دەیان و بە سەدان دەقیقەش ڕەنگە ئێشتاکە بارتاقای ئەو کارەساتە گەورە و ئەو وێرانکاریە نەبن لە ڕووی مرۆڤایەتیەوە بۆ نمونە جاری وایە شاعرێکی دایەنەر قەسیدەیەکی گەورە دەنووسێت لەسەر ئازاری پشیلەیەک لەسەر ئازاری باڵندەیەکی بچووک وەرە ئازاری گەورەی میلەتێک بە تایبەتی مردنی 5,000 کەس کە بە دەیان و سەدان مناڵی شیرەخۆرەی تێدا بووە یعنی بزانە گزارشکردن لەمە چەند کارێکی قورسەوە چەند کارێکی سەختە و بینینی چەند کارێکی سەختە بەڵێ هەرێکە لەمانەی کە ناومان بردن بۆ نمونە لەم 34 شاعیرە و کەسانی کەش کەم و زۆر ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هەرێک شتێکی نووسیوە بەڵام من پێم وایە هەتاکو ئێستا ئێمە چۆن لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاسی سیاسی لە ئاسی لێکۆڵینەوە نەمانتوانیەوە گزارش لەم کارەساتە گەورەی هەڵەبجە و لە تەراژیدیەکانی کەی ژیانی سیاسی کۆمەڵایەتی خۆمان بکەین من پێم وایە لە ئەدەبیشان نەمانتوانیەوە گزارش لەوە بکەین بۆ نمونە تۆ سەیری کارەساتێکی ئەمە ئێستا نزیکین لە هەڵەبجە بەڵام کارەساتێکی گەورەی وەکو ئەنفال بکە هەتاکو ئێستا 4 دقی داهێنەرانە یان 4 دقی مامناوەندی جوانیش نادۆزیتەوە لە ئەدەبی کوردیا کە گزارشکردن بێ لە وێرانکردنی وڵاتێ لە سەرنگونکردنی ژمارەیەکی بێپایان لە خەڵک لە وێرانکردنی 4-5,000 گوند من یەک دیمەن بۆ تۆ ئەجارمەوە لە سەردەمی ئەنفالە ئەمە ئەگەر نووسەرێکی داهێنەری ئەوروپی هەر ئەم دیاردەی بینیا ڕێنگە ڕۆمانێکی لەسەر بنووسایە من خەڵکی قەراخم خزمەکانی ئێمەوە هەموو کەس و کارمان لەوێ لە کاتی ئەنفال ناچار بوون هەمووی بەرەو سلێمانی هەرێکە بە جۆرێک کەونە ڕێ ئاژەڵیان هەبووە حیوانیان هەبووە مەڕووماڵات و هەموو ئەوانیان ئیتر بە پێ هاتوون بۆ ئەوە بەشێک لەوانە سەگەکان هەتاک و تانجەرەوە هاتوون لەگەڵیانە کە شاریان بینی وە سەگەکان دەستیان کردووە بەوەڕین و لورەلور و هەمووی گەڕانەوە زیێدی خۆیانان بەجێ نەهێشت هەمویان لەوێ لە برسا نەماند سەری ئەم معاناتی حیوانێک ناتوانێت زیێدی خۆی جەبیێڵێکە وێران کراوە چەند لەبەرەوە حەجمی ئەم کارەساتانە قەباری ئەم کارەساتانی ئێمە ئەوەندە گەورەیە من پێم وایە کەس نەیتوانی وە هیچ داهێنەرێکی کورد نەیتوانی وەکو خۆی گزاریشتی لێ بکە بەڵام لەگەڵەوەشە مەبەستمان نییە ئەم کارانی کە کاک ڕەفیق کردێتی کە حەسیب قەراقی کردێتی کە کاک شێرکۆ و شاعرانی کە کردیانە کاری بچووکن ئەمەنە کارن لە پێی قوارەی کەلتوری ئێمە کاری داهێنانەکەی ئێمە زیاتر بەڵام ئێمە کێشەمان ئەوەیە قوارەی کارەساتەکانمان زۆر لە مێژووەکەمان و زۆر لە کەلتورەکەمان و زۆر لە ئەدەبەکەمان گەورەترن بۆیە کە بە پێوانەیەکی ئەوە سێری بکەین ناتوانین بڵێن ئەمە لە ئاستی کارەساتەکایە شتێکی گرنگیکە هەیە بەڕاستێکی بۆ نمونە هەرێک لەم 34 شیعرە دیارەی کە باسمان کردن ئوستاز بە هەنێ لەسەر هەڵەبشیما بوەستین ئەو جۆرە لە دندانەوە لەو سەردەمای دروستیەکە و سەردەمی کێشتێتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە پەیوەندی بەوە هەیە کارەساتەکە بەسێتەوە بە هێرۆشیماوە بە جۆرە لە جۆرەکان و حەسیب قەراقی بە شاعری خەمەکان ناسراوەیە بە زمانی خەمەکەی قوڵترە بە کوردێکی پەتی نووسراوە هێزی دەقەکە لە چێوە سەرچاوەگرێوە هێزی دەقەکەی ئەم لە چیەوە لەبەرەوەی ئەم کوڕی ناو واقعەکە بووەوە لێرەش بووە ئەوە بەشێتی و ڕووداوێک لە پێش هەڵەبجە ڕووی داوە کە کارەساتی کیمیابارانکردنی سێوسێنان و جافەرانە لە قەرەداخ
حەسیب خۆی لەوێژی ئەوە بەشێکی زۆری ئەو کارکتەرانی کە نزیکەی 150 کەس لەو دوو گوندەش بەرکیمیایی کەوتون باشە بەشی زۆری لە خزم و کەس و کارەکانی حەسیب و ئێمە بوون ئەمە ڕەنگە معاناتێکی زۆر زیاتری دابێ بە و کە کارەساتی هەڵەبجە بە دوایە ئەم دوانە ئەبەسێتەوە بە یەکەوە کە ئیبەسێتەوە بە یەکەوە هەم ئەم بەشێکی زۆریشی دۆستایەتی و تێکڵاویەکی زۆری لەگەڵ خەڵکی هەڵەبجە و لەگەڵ هەورامان و ئێمە ڕێگوڕیشەیەکی با بڵێن ئەوێشمان هەیە و لەگەڵ خوێنەوەرانی هەڵەبجە و تێکەڵ و هینێکی هەبووە ئەوە بەشێکێتی لەوە بەشێکی کەشی ئەو ئیحساسە زۆری کە تۆوتت وەکو شاعری خەمەکان ئەوەش بەشێکی کێ بۆ ئەوە و ئەم ڕاستە پێشمەرگە نەبووە پێشتر لە ناو حیزبی شوعی ئەوان نەبووە کە لە ناو شار بووە ئەو ئومێدێکی تاکە ئومێدی تروسکێکی مابوو تروسکە ئەوەیە کە ئەم کووردە ئەم خەباتەیە ئەیگەێنێ بە ئامانجێ بە شوێنێ یان ئێمە بەرەو کارەساتی گەورە ئەڕۆین بە تایبەتی لە کیمیا بارانە بارودۆخێک هات کە ئەو ئەتوانم بڵێم هەستی کرد بەشێکی زۆری ئومێدەکەی بەرەو ڕوخانە ڕوە ئەم تەقینەوەیە تێکستەکەی دروست کردووە هەستکردن بە ڕوخان هەستکردن بە کارەساتێکی گەورە من پێم وایە پێشینەیەکی گەورەش هەیە لە ماوەی 4 بۆ 5 ساڵ لە پێشی کارەساتی هەڵەبجە حەسیب دوو کچی گەنجی کە لە تەمەنی 22 ساڵی و 16 ساڵیە هەردووکیان بە دوای یەکە کۆچی دوایی یەکەن ئەمە لە ناو تێکستەکەش سەیرەکەی خەمە تایبەتەکانی خۆی و خەمی میلەتەکەی هەمووی تێکەڵی یەک کردووە کە کارەساتەکەی گەورەتر نیشان باشە کەواتە توێ بڵێ حەسیب لە پێش هەڵەبجەیەکی تری بینێەوە لە پێش هەڵەبجە لە پێش کارەسات و مەرگەساتی هەڵەبجە لە پێش مەرگەساتی زۆر مەرگەسات لە پێش مەرگەساتی ئەنفال لە پێش مەرگەساتی شەهید حەمەڕەش و هەمووانەی کە قەسیدەی گەورە گەورەی بۆ نووسیون ئەو دنیای کارەساتی کەی بینیوە ئەوستاز بە هەنێک لەسەر لاوکی هەڵەبجە بوەسین کە پێم وایە لە ناو ئەدەبی کوردیا دەقێکە ینی هەرچەند هەندێک ئیشی لەبارەوە کراوە و کەرە ئیشی زیاتریشی لەسەر بکرێ ئەوەی لاوکی هەڵەبجەی بە جۆری لە جۆرەکان ناساندەوە بە چەمکە چۆنڵی خۆمانەکە تەقاندیەوە لە ناو خەڵکە ئەو تێکسی ڕەفیق سابیر هەرچەند پێم وایە بخۆی لە دەرەوە تێکسەکەی نووسیوە بە زمانێکی سادەیە بەڵام واتەیەکی قوڵیە نە کڕوزانەوەیە نە لاڵانەوەیە نەهوتافە هێزی تێکستەکە لێرە و پەیوەندی بەچێوە هەیە ڕادەی شاعیرێتی ڕەفیق سابیر لەم شعریا چۆن دەرەکەوێت هەڵەبجە لە ناو لاوکی هەڵەبجەیە چۆن ئەیبینێتەوە بەڵێ خۆی پێشترمە باسی ئەوەی حەسیبمان کرد و ئەوەی قەسیدەکەی کاک ڕەفیقیش هێزی قەسیدەکە لە چیە لە ڕەوایەتی بیرۆکەی قەسیدەکایە کارەساتێکی گەورە ڕووی داوە ئەم کارەساتە گەورەیە کاری سەر ئەم کاریگەریەکی زۆری دروست کردووە و ئەم لە ناخی خۆیان کوڵاوە کە هاتووە بەڕاستیەکەی ئەم بەشێک لە تەراژیدیاکە جێڕێتەوە بەڵام بە زمانی گریان نا حەسیب کارەساتەکە گێڕێتەوە کەمتر بە زمانی گریان بە زمانی لە ڕووداوەستانێک بەرامبەر بە سیاسەتی جیهانی بەرامبەر بە نامرۆڤایەتی داگیرکەرەکانی کوردستان بەرامبەر بە نامرۆڤایەتی دیکتاتۆرەکان کە چۆن دەستیان تێچێ مرۆڤەکان لەناو بن ئەوەی ڕەفیق سابیریش هەم لە ڕەوایەتی قەزیەکە کە قەزەی کووردا هەم لە ناڕەوایەتی داگیرکەرەکان و دەست کراوەیان لەوەی کە بێباکانە خوێنی مرۆڤ برێژن هەستەکەی لەناو قەسیدەکەی ڕەفیقە بۆنی ژیانێت بە باز لە هەستانەوە باشێکی ئەوەیە لەم سێ قەسیدەی کە نووسراوە ئەگەر هەرسێ قەسیدەکە لە تەنیشت یەکدا بنێین جوانێکی تێدایە ئەرزکردنێ خستنەکە ڕوویەکی کارەساتەکەی خستنە ڕوویەکی مەزڵومی میلەتی کووردا خستنە ڕوویەکی ستەمکاری داگیرکەرەکانی کوردستان و کۆمەڵگای نێودەوڵەتیشە لە لێرەوە ئەگەینە لووتکەیەک لە لووتکەکان لە هەر سێ قەسیدەکە لە هەڵەبشیمە لە لاوکی هەڵەبجە لە دەربەندی پەپولەش لێرە خۆڕاگری و لە ڕووداوەستانێکی گەورە هەیە کە باسیەوە کات تەنانەت ئەم کارەساتانش ئێمە ناڕوخێنێ ئێمە لەسەر پێی خۆمان دەوەستین و زیندوو دەبینەوە لە ڕووی ئێوەدا دەوەستین ئەمەش ئەوەیە بەڕاستی ئەو قۆناغە کە کورد وەکو میلەت پێویستی بەوەیە لە قۆناغی چاوەڕوانکردنی سۆز و بەزەیی ئەوانی کەوە لە قۆناغی خۆلاواندنەوە بگاتە قۆناغی لە ڕووداوەستان و تەحەداکردن باشە ئەمە شتێکی تر لەسەر لاوکی هەڵەبجە بڵین کرا بە گۆرانی و هەتا ئەسش بەرداوام ئەوزێتەوە ئەو ڕەهەندە لیریکی یارمەتی دەربوو تەمان لە سەرتاوە بە کێش و سەروا دەست پێکا و دواتر کێشەکە بەڵێ خۆی بەڕاستیەکەی بەشی زۆری لەسەر کێشی پەنجەیە ئەوە ئاسان بۆ لەسەر من زۆر شارەزای مۆسیقان نیم نەک زۆریش هەر
شارەزای نیم بەڵام پێم وایە ئەوە ئاسانکارێکی کردووە کە لەسەر کێژی پەنج ئەو ئاوازش پێم وایە زیاتر من وابزان بە مامۆستا ئەنوەر قەرداقیش گوێم لێ بۆ کەنزیکە لە ئاوازی فۆلکلۆری کوردی بەتەنها جێمەهێڵن بەڕاستی خۆی ئەوەندەی دەنگەکە کە یەکەم گۆرانی ئەڵێ کە پڕێتی لە حوزن و کارەسات قەسیدەکە ئەوەندە حوزنیتیانە ئەگەر تۆ گوێ لە گۆرانەکە بگری لە ناخەوە ئەقوڵی چونکە دەنگەکە دەنجێکی زۆر خەمبارانیە و زۆر بە خەمباریڵێ بەڵام قەسیدەکە ئەتوانم بڵێم سەرباری خستنە ڕووی کارەساتەکە بەڵام هەنگاوە جۆرێک لە ژیان دۆستی جۆرێک لە ئومێد بە ئایندە ئەبەخشێت ئوستاز بەڵام گۆرانیەکە بەڕاستیەکەی لەبەرەی تۆی زانی هەمیشە بینرا و بیسترا و زووتر لە ناو خەڵک بڵاو ئەبنەوە و کاریگەریان زیاترە لەبەرەوە گۆرانیەکە دەورێکی کاریگەری هەبوو لەوەی کە قەسیدەکەی کاغڕەفێق لە هەڵەپشیما و لە دەربەن پەپولەش زووتر و زیاتریش بناسیێت تا کاریگەریشی دوای خۆی بەجێهێشتەوە و مەسەن ساڵحی سوزەنیەت بە جۆرێ لە جۆرەکان جۆرێک لە تێکەڵکێشیەکە یا پارودی ئەکاتەوە لەگەڵیا بەکارێن ئەستاز بە هەنێ لەسەر دەربەنی پەپولێت بوەسین لە دوای هەڵەپشیما و لە دوای لاوکی هەڵەبجەوە هەست بە جۆرێ لە فراغەکەی لە ڕووی تێکستی درێژەوە لە ڕووی دەقی واڵاوە لە ڕووی ئەو ستایل لە شێرکۆی بەکەس بەکارێنێن لە ڕووی ئەوەی کە بتوانانی تەرجەمەیکی و بینێریتە دەرەوە هەندێک لەسەر دەربەنی پەپولە بوەسین بە وردی دۆخی دەرونی کارکتەرەکان ئەو زمانی کە شێرکۆ پێ ئەنووسێ توانای بەیانکردن ڕەهەندی خەیاڵ ئەو دۆخە چۆن هەڵسەنگێنن ینی دەربەنی پەپولە چۆن باسیکەن چۆن بتوانین بە جۆرێ لە جۆرەکان با بزانم ئەتوانین تەرجەمەیکەین و ڕوومان بێ بڵێن ئەمە تێکسی ئێمە بینێرینە دەرەوە لەناو ئەو ئاسایە بڵێ خۆمان هەمومان نزانین بەڕاستی کاک شێرکۆیەکێک لەو شاعرە هەرە دیارانەی ئێمە کە لە دوای گۆران ڕەنگە پێگەیەکی زۆر تایبەتی هەیە و ئەوەش لە خۆ دروست نەبووە لە سەرەتاکەی هەر لە من تینوێتیم بەگڕشتێ لەو کۆمەڵی قەسیدەی دیاری و تووە لە مێژووی خۆیان بەڵام من بۆ خۆم پێم وایە لووتکەی کاکشێرکۆ لە دەربەندی پەپولەت دەگاتە لووتکە ئەوە لووتکەی کاکشێرکۆیە قەسیدەکە قەسیدەیەکی فراوانە لە ڕووی ناوەڕۆکی قەسیدەکەوە لە ڕووی زمانی قەسیدەکەەوە لە ڕووی ئەو هەموو وێنەتی هەڵکێشەوە لە ڕووی بەرجەسەکردنی تەراژیدیای مێژووی کورد بە هەڵەبجە و بە ئەنفالیشەوە بە هەموو کارەساتەکانیەوە بە زمانێکی پارا و وەکووتم بە تێهەڵکێش و بەستنەوەی وێنە بە دوای وێنە دەقێکی زیندوی گەورە دەقێک خاوەنی جیهانبینیەکە دەتوانم بڵێم بە شێوەیەکی ڕازگویانە گزارش لە مێژووی کارەسات باری دوور و درێژی کورد دەکات ئەم دەقەیە جەناب دووتت ئەگەر ئێمە وەری بجێڕین ڕووی ئەوەی هەیە بڵێ ئەو دەخا دەربەن پەپولە هەڵەپشیما و بەدەیان دەقیکەش لە مێژووی ئەدەبی ئێمە ئەگەر وەری بجێڕین هیچیان لە دەقە جیهانیەکان کەمتر نییە بەڵام بەداخەوە بارودۆخی ئامادەبوونی نەتەوەیەک میلەتێک لە ڕووی سیاسیەوە لە ڕووی کەلتوریەوە کەەوەش دیسان پەیوەندی بە دەوڵەتەوەیە ئەوە ئەبێ بە پاڵپشت و بە شناس بۆ ئەوەی کە دەقێکی جیهانی ببێ بە دەقێکی جیهانی بۆ دەقێک چۆن بە دەقێکی جیهانی پێویستی بە ڕیکلامە ڕیکلامی ئەوە ناکە لە تەلڤیزیۆن ڕیکلامی بۆ بکەن پێویستی بە پشتگیری نێودەوڵەتی هەیە پشتگیری نێودەوڵەتیش لە ڕێگەی دەوڵەتەوە جگە لە پشتگیری نێودەوڵەتەکە پێم وابێت لە ڕووی وەرگێڕانیشەوە ئێمە هەر زۆر ئیشمان لەسەر کردو تەنها چەند ئیشێکی کاک ئازاد بەرزنجی هەیە و هەندێکیشی مەریوان هەڵەبجەیی کە تەرجەمەی دەرەوە کراوە ئەمانش هەر کەمن هێشتا ئەمە کەمە خۆی لە ڕاستیە ئێمە کەی وەرجێڕانی ئەم دەقانێمەوە چەندین دەقیکەی ئێمە ئەبن بە شوناس بۆ ئەوەی خەڵک لە ڕێگەی ئەم دەقانەوە ئێمە بناسێ کە ئێمە ئامادەبوونێکی وانمان هەبێت لە ڕووی کەلتوری کە ئەوەش پەیوەندی بە ڕووی ئامادەبوونمانەوە لە ڕووی سیاسی کە خەڵک خۆی ناچار بێ دەقەکانی ئێمە وەربجێڕێ بۆ نمونە ئێمە ئێستا لێردانیشتوین پەلامارە دەین دەقی رووسی وەرەجێڕین دەقی ئینگلیزی وەرەجێڕین ئەوە لەوە بگەڕێکە دەقی فارسی و دەقی عەرەبی و دەقی تورکی کە دراوسێمان پێویستمان بن وەرجێڕانی دەقی هەموو میلەتەکانی کە بۆ ئێمە محتاجانین ڕەنگە ئەو دەقاناندێکی دەقی باشیش نەبێ کە ئێمە وەرەجێڕین بەڵام لەبەر ئێمە پێمان وایە ئینگلیز میلەتێکی گەورن ڕووس میلەتێکی گەورن فەڕەنسی میلەتێکی گەورن هەر شتێکی وان وەربجێڕین باشە کەی ئەمەش پەیوەندی بە چیە وایە پەیوەندی بەو هەژمونە کەلتوری و سیاسی و نێودەوڵەتیەوە هەیە کە میلەتانی خاوەنی ئەم دەوڵەتانە هەیەە کە ئەو هەژمونە سیاسی وای کردووە کە ئەوان هەژمونی کەلتوریشیان کە کەی ئێمە ئەگەر بووین بە خاوەنی دەوڵەت کە تۆ لە پێشەوە باست کرد کە توانیمان خۆمان بسەلمێنین لە نێو کۆمەلگانی و دەوڵەتیە ئەوە ئێمە بۆ نمونە لە استراتیژی کەلتوری نەتەوە یەکگرتوەکانە ئێمە
بەشمان هەیە کە بەشمان هەبوو ئێمە لەوێ ئاڵامان هەیە هەموو کەسەمان ناسیە بەڵام ئێمە کەوتۆتە سەر ئیشی تاکە کەسی بۆ نمونە کاگازات وەرزنجی دێت دەربەن پەپولە کا بە عەرەبی یەکێکی ئەیکا بە فارسی یەکێک ئەیکا بە ئینگلیزی بەڵام ئەمە کاری تاکە کەسیە کەی بۆ نمونە وڵاتێکی وەکو رووسیا هاتوون بۆ نمونە هەر لە سەردەمی دەسەڵاتی حیزبی شوعی لە دوای لینینەوە کە وەزعیان باشبوو بە تایبەتی لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کە با بڵێن پرۆژەیەکی گەورەی کەلتوریان هەبووە نەک هەر کتێبە سیاسی و فکریەکان بەڵکو هەموو ئەدەبی رووسیان لە دارە تەقەدم کە موسسەیەکی گەورەیە زۆپۆفسکی کە لە مۆسکۆ بووە هەموو داهێنەرەکان لە گۆگڵ و لە دیستۆفسکی و لە تۆرگۆنیف و لە تۆڵستۆی و هەموو ئەدەبی ئینگلیزیان رووسیان وەرجێڕاوە بۆ ئینگلیزی بۆ فەڕەنسی بۆ ئەڵمانی خۆیان بە جۆرێک وەریان جێڕاوە چیشیان کردووە لەبەروی موسسەیان هەبووە هاتوون نهاتون لێرە بە ئێمەوان نەکردووە نهاتون بە نیمچە ئینگلیزی زانێ بیکەن بە ئینگلیزی هاتوون خەڵکیان بۆ ئەوە ئامادە کردووە کە رووسی و ئینگلیزی هەردووکە ئەزانێ بە چاکی و موسسە وەریجێڕاون ئێمە کارەکانمان کاری تاکە کەسیە ئەتوانین ئەمان توانی بەڕازەکە کەم تەرخەمیمان کردووە لەم حکوومەتی هەرێمی کوردستانە ئەکرا ئێمە لە ماوەی ئەم 30 ساڵامان توانین ئەندێ دەستگای وهادا بمەزێنین بەڵام بەداخەوە ئەومان لەسەر ئەو سێ قۆناغی ئەو سێ شارێ لە ئەدەبی کوردیا وەساین قۆناغی دوایەوان خۆ دەزانی مەسەن بە جۆرە لە جۆرەکان ئیتر ئێمە جۆرێک لە وەستانە بینین یان دەنگەکان کپن یا کەمکەمن یا شپرزن یا زۆر بکوالێترین باشە شێرکۆ بێکەس کۆچی دوایی ئەکا حەسیب قەرداغی کۆچی دوایی ئەکا ڕەفیق سابیر ئەچێتە تەمەنەوە ئێستا ماوە تەمەنی درێژ بێ باشە دەنگی نوێی شعری کوردی چیان بۆ ئەم کارەساتە کردووە چی بۆ هەڵەبجە کراوە ئەوەی تەرکیزێ بێ پێم وایە بە جۆرە جۆرەکان ئاگاشە لە دۆخەکەیە غیابی شعری ئەمڕۆی ئێمە بەرامبەر مەرگەساتەکان پەیوەندی بەوە هەیە شعری ئەمڕۆی ئاور لە کارەسات ناداتەوە تەرکیزی لەسەر خاڵی بچووک و وردە یان هەست بۆ جۆرە لە غیابەکەی بە ڕێزی شلناو ئەدەبی کوردیە بەڵێ من بەڕاستیەکەی بەداخۆ بە تایبەتی لە بواری شیعرا ئەتوانم بڵێم لە دوای ڕاپەڕینەوە دقێکی من تا ڕادێکیش ناڵە متابعێکی ڕێنە خراپیش نەبم لە نێوەندەکە دقێکی وام نەبینیوە مەسەلەن بە بۆچوونی من توانی بێتی وەکو ڕەفیق سابیر وەکو حەسیب قەرەداخی وەکو شێرکۆ بێکەس حتا وەکو هەندێک لە قەسیدەکانی ئەنوەر قارجاف باشە دقی وام نەبینیوە کە توانی بێتی تعبیر یا گزارش لە کارەساتەکان بکە لە بواری ڕۆمانیشە مەسەرەن شتێکی وام یەک دوشتی سادەم بینیوە من لەسەر ئەنفال لەسەر هەڵبەجە بەداخەوە شت نووسراوە بەڵام بەشی زۆری ها پێشتر باسی ومان کرد چۆن ڕووداوەکەین بە هونەر ڕووداوەکە جێڕاوەتەوە بە بێەوەی کرابێ بە لە سەردەمی مۆدرنایەکێ لە پاساوەکانەوەیە ئەڵێ بۆی ڕۆمانێکی باش لەسەر شتەیە شوێنێ بنووسی ئەبێ شارەزای شتەکەی شوێنەکەی کەسەکە بیانی خۆت زۆر هەبێ لەوە لەن زۆر بەشێک لە ڕۆمانوسەکان کە یانەوەی ڕووداوێک بگەڕنەوە ئەچەند حەزوریان لەناو ڕووداوەکایە بۆ نمە لەبارەی چوزانم شەڕێکەوە ڕووداوێکەوە دەریایەکەوە شارێکەوە ئەچەند حزورێکی زۆریان نەبێت لەوێ ئەکرێ پاساوەکە بەوەی بێنینەوەی نەوەی تازە هەڵەبجەی بۆ گێڕاوەتەوە نەیبینیوە لە ڕێگەی تۆمارەوە ئەم پاساوە ماقوڵەیان بە جۆرە لە جۆرەکان ئەکری لە ڕێگەی زمان و خەیاڵەوە و قەرە بۆ بکەینەوە بەڵێ من نمونەیەکی سادە بۆ جەنابتەهێنمەوە ئێمە نووسەرێکمانەیە ناوی جاندۆستە جەنابیش گومان ئاگاد لەیەکی کۆمەڵی ڕۆمانی نووسیوە جاندۆست خەڵکی کۆبانەیە خەڵکی ڕۆژاوایە بایۆلۆجی خوێندووە و لە ئەڵمانیاژی و هەتا ئێسش بە عەرەبی و بە زمانەکانی کە نووسێ بە کوردینی نووسیوە من باسی بە کورتی باسی دوو ڕۆمانی زۆر گرنگ بۆکەم کە هی ئەم پیاوەیە یەکێکیان میرنامەیە میرنامە لەسەر ئەحمەدی خانی نووسیوێتی کە میرنامە من لەو کتێبش جەنابەت بینیت فەسڵێکی دوور و درێژی کتێبەکەم لەسەر میرنامە نووسیوە هەستەکەی ئەم جاندۆستە هاوڕێی ئەحمەدی خانی بووە و لەو کاتەدا لەگەڵ ئەحمەدی خانی و لەو قۆناغا ژیاوە و هەموو وردەکاریەکانی ئاگا لێیە لە ڕێگەی چیەوە لە دوو شتەوە گەشتوەتە ئەم زانیاریانە یەکەم لە ڕێگەی خوێندنەوەیەکی وردی ئەو مێژووە لە ڕووی سیاسی و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی ئابووری و لە ڕووی کەلتوریەوە دوو هەمیان ڕەهاکردنی ئەو خەیاڵە فراوانی کە بە خەیاڵ گەڕاوەتەوە بۆ ئەوێ خەیاڵی هێزێکی یەکێکە لە پایە هەرە سەرێکەکان ڕۆمانی دووهەمی جاندۆست کە ناوی مژابادە مژابادی لەسەر کۆماری مەهاباد نووسیوە تۆ سەیری ئەمە بکە لەکوێوە کوڕێکی خەڵکی کۆبانی
ئەم ڕۆمانی نووسیوە پاڵەوانێکی دروست کردووە پاڵەوانی ئەم ڕۆمانەی ئەو خەڵکی بادینانە باشە لێەوە ئەیهێنێ لە هەڵەبجە ئەیکا بە مامۆستا لە هەڵەبجە باشە هەم ڕێگوڕیشەیەکی هەیە بۆ کارەساتی هەڵەبجەش باشە لە هەڵەبجەوە لێرەوە ئاگاداری پەیدا دەکات لە چالەتیەکانی ژێکاف و پاشان دروستبوونی کۆماری مەهابات و دوایی کە ئەیباتە ناو مەهابات و ڕووداوەکانی ناو کۆماری مەهابات و کوچە و کۆڵانەکانی ناو مەهاباتمان بۆ جێڕێتەوە هەستەکەی ئەم پیاوە یان مام هەژارە یان مامهێمنە یان قازی خۆیەت یان یەکێکە لە وەزیرەکانی ئەو یان پیاوێکی چست و چالاکی وریای بە ئاگای ناو مەهابات لە چیەوە یەکەم لەو ناوانی کردێتی دووهەم لەو خەیاڵە فراوانەی کە یارمەتی داوە بۆ ئەوەی ئەم سینناریۆیەدا بڕێژێ بۆ یەکەواتە بۆ هەموو داهێنانێک ئێمە پێویستمان بە باگراوندێکی مێژویی ڕووداوەکان و هەموو باری کۆمەڵایەتی هەیە دووەم خەیاڵێک بتوانێت کە یۆتۆپیا دروستکە ڕۆمان هەرشی ئەدەبیش ئەوە ڕۆمان ڕاستە لە هەموو ژانرە ئەدەبەکانی کە زیاتر پەیوەندی بە واقع بە ڕووداوەکانەوە هەیە بەڵام ئەگەر خەیاڵێکی داهێنەرانەی یۆتۆبیا دروستکرد لە پشتیەوە نەبێت و کار نەکات و ڕووداوەکان لە ڕووداوێکی ڕوتەوە نەگۆڕێ بۆ ڕووداوێکی خەیاڵی و فەنتازیای تا دروست نەکا و بڵندی نەکات و جوانکاری تا دروست نەکا زۆر باشە کەواتە بۆچی جاندۆس ئەتوانێت ئەمە دروستکە خەڵکی تر ناتوانێت خەڵکی کە ناتوانێت من پێم وایە پەیوەندی بە توانای داهێنانەوە پەیوەندی بەو خەیاڵە فراوانەوە هەیە پەیوەندی بەو بە ئاگایە و بەو باگراوندە ڕۆشنبیری و کەلتوری زۆر باشە مامۆستا هەن بە جۆرێ لە جۆرەکان ئەم دۆخی کە وەڵامی ئەم پرسیارەکە دەستم کەوت من ئەیەڕمە بۆ هەندێک دۆخی لە شکستناسی یان بە جۆرێ لە جۆرەکان هەندێک لە کەم و کوڕی لە ناو ئەدەبی ئەمە جگە لەو هەند جاندۆسمان باس کرد ئەنوەر قادر و ڕەفیق سابیر و شێرکە و حەسیب قەرداغی و زۆری تریش لەم کەین و بینەشە لەم دۆخەشە هەندێک لە وردە ئیش ئەبینی تاسەورەکەم ڕووی ئەویان نەبێ بنێنە دەرەوە زیاتر دوو حاڵەتم یا ئەوەیە تێکزنووز یا با بڵێن شاعیر لە ناو کڕوزانە و لاڵانەوەیەکی زۆرایە یا ئەوەیە لە ناو هوتافکێشانێکە بە جۆرە لە جۆرەکان دروشمی هەیە وەگوی لە خۆپیشەندانێکە کڕوزانەوە یا لاڵانەوە لەگەڵ هوتافکێشانە ئەمانە دەقی نەمر دروستەکەن یا کاتین و بەسەرچن با سەیری ئەمە بکەین ئەمە ڕازی خۆی بەداخەوە کەسێتی کوردی کە کەسێتێکی تێکشکاوە کەسێتەکە بەردەوام شتێک لە باگراوند یا کۆنەستی کۆمەڵایەتی کوردیا دروست بووە دایمە چاوەڕوانی ئەوەیە کە ئەوانی کە بەزەییان پیاوێتەوە ئەمەش بەردەوام پاڕانەوە و کوڕوزانەوە و شین و ڕۆڕۆ دروستەکە ئەمە بەشێکی کە لە مێژووی کووردا کە کاردانەوەکانی بەرامبەر بەم کارەسات و بەم هەمووستەمەی کە لێ کراوە لە جاتیەوەی لە ڕێگەی پلان و لە ڕێگەی نەخشەدانان و لە ڕێگەی پرۆژەوە بێ بەردەوام کاردانەوە بووە کاردانەوەش بەردەوام دروشمی تند و هوتافکێشان دروستەکە کە ئەوەش بە درێژایی مێژووی ڕاپەڕینەکانی کورد لە جیاتی پرۆژە بۆ ئەوەی کە چۆن کورد لەم قۆناغەوە بگوازینەوە بۆ قۆناغێککە بزوتنەوەکانی کورد لە یەکەم بزوتنەوەوە لە سەردەمی بەدرخانیەکانەوە حتا ئەم چرکەساتەشی تیابێ چ لە باشووری کوردستان کە ئێسێمە دەسڵات و ئیدارەمان هەیە چ لە باکووری کوردستان کە ڕێکخراوێکی گەورەی وەکو پێکەکە هەیە چ لە ڕۆژهەڵات حتا ئەوانەی ڕۆژ ئاواژ هەمویان کارەکان کاری پرۆژەین کاردانەوە جا ئەمە مێبی گوازمەوە کاری هوتافکێشان و ئەوەیە ئەم کاری هوتافکێشان و درشم بەرزکردنەوە و خۆڕاوەشانەوە لە بەرامبەر کوڕوزانەوە و لاڵانەوە و شین و گریان و پاڕانەوە کە هیچیان پرۆژە نین ئەمە گواستراوەتەوە بۆ ناو عقلێت و کۆنەستی بەشێکی زۆر لە نووسری کورد بۆ بەشێکی زۆری نووسری کوردیش لە جاتی ئەوەی لە ڕێگای فکر و معریفە و خوێندنەوە بێتە ناونووسینەوە بەشی زۆری لە ڕێگای حیزبایەتی و ئایدۆلۆژیەوە هاتەوە ناونووسین بۆیە ئەمەش زیانێکی گەورەی نەک هەر لە شیعر نەکرد لە چیرۆک نەکرد لە هەر ڕۆمان بەگشتی زیانێکی گەورەی لە کەلتوری کوردی داوە بە هەموو کایەکانیەوە لە بەرامبەر مەرگەساتەکانە زۆر باش دایمە ئەکوڕوزێتەوە و ناتوانێت ئەم کوڕوزانەوە ئەم شکستە ئیدعیکا دروستکە ئەیکا بە دروشم دروشمیش هەمومان نەیزانین دروشم تا ئەو کاتەیە ئەژی کە پاڵنەرەکەی هەبێ بۆ نمونە ئێمە لێرە لە سەردەمی ڕاپەڕین تۆ ڕەنگە لە خوورماڵوانە بووی سەردەمی ڕاپەڕین ئێمە لێرە بووین خەڵکە چووە سەر سەکۆیەکە بوو لە بەردەمی دەرکی سەرا شعریانەویست و خەڵکیان خۆوە کردەوە
ئەو دروشمەیە بەڵام ێسەیە چێ بچێتەوە پێڵەن شێت بووی زۆر باش بۆ دروشمهێنی شرکە ساتە کاری داهێنان درێژتەمەنە بەردەوامە ئەمەیە کە نووسری کورد بەداخەوە بەشێکی زۆری کە نەیتوانیوە کارەساتەکان لە دروشمەوە لە ڕووداوە بگۆڕێ بۆ داهێنان بۆیە کورد تەمەنن بەڵام کارێکی وەکو هەڵەبشیما کارێکی وەکو دەربەندی پەپولە کارێکی وەکو لاوکی هەڵەبجا ئەمێنێتەوە لەگەڵ کۆمەڵی گۆرانی ئەوانەش وتراوە لەو ڕۆژەوە ئەوانە کارێکن کە توانیانە تا ڕادەیەکی باش بە ڕێگایەکی هوەری دوور لە دروشتیزم لەسەر شعر بووە بڕێکیشی باش کرا مەسەن بۆ نمونە مۆسیقا بەناوبانگەکەی شەهری خامۆشیەوەی کەیهان کرد هۆڕ هەندێک لە شانۆکانی ئێمە مەسەن لەو سەردەمایە کردن بڕێکیش کرا و بەزمانی سم هەندێک گۆرانی کراوە کاتوانی بڵێ بە شێوەیەکی غەمجینانە گزارشت لەو قۆناغە دەکات بەڵام ڕۆحێکی داهێنانەی کابن پێم وایە توانای ژیانیان بۆ قۆناغێکی درێژتر هەیە تەنهاوە بۆ منویسم بۆی شتەکەمان کۆنکرێتی بێ بتوانێت شتێ بڵێن تەرکیزمان لەسەر شعر بوو وساز با باز لەوە بکەین ئێمە هەمیشە باز لەوەکەین بایادیان بکەینەوە بۆی لە بیرمان نەچنەوە من پێم خۆشە لەسەر ئەوە بوەسیێن حەسەبەوەی کە مهتەمید بە قەزەی کەلتور و سەقافە و هەتا پەروەردە و بەشێک لە بابەتی ناسیۆنالیزم و کوردوانەوە چۆن ئێمە یادی هەڵەبجە بکەین و نەکەوێنە ناو مەرەکدۆسیەوە ینی چۆن یادەکە بکەین و بۆی بەردەوام بێ و ئەو دۆخل لە خەمگینی و دۆخل ئەو جۆرە لە چێژی مەرەکدۆسی لە ناو تاکو لە ناونەوەی ئێمەیان نامێنێتەوە ینی وای لێ بکەن لە بیرمان بێ و جۆرێک لە مەرگەسات باڵ نەکێشێ بەسەرمانە چۆن یادی هەڵەبجە بکەینەوە چ لە ڕووبەرە گشتەکەیە چ لە ناو دنیای ئەدەبات چ بەتابەت ئێستا لە ناو سۆشیال میدیا حەسەبەوەی کە ئێمە لە چەند ڕۆژێک دوای یادی هەڵەبجەکەوینە بەر نەورۆزە و ئەمانە میلەت بەر جۆرێک لە دووفاقی کەوێڵێ هەڵپەرکی ئێستان لە چی و شین و شەپۆڕی دووسێ ڕۆژ لەوە پێشتان لە چی خۆی بەداخەوە کورد لەبەرەوەی میلەتێکە بەردەوام لە کارەساتەکان ژیاوانەی توانیوە هەرگیز تەجاوزی کارەساتەکان خەوتیان پەڕێنێ بەردەوام پێی وایە وەفاداری بۆ قوربانیەکان ئەوەیە کە بەشین و گریان و ڕۆڕۆ یادیان کاتەوە من پێم وایە ئەمە بۆ چوونێکی هەڵەیە مادەم ئەمە ژیانە هەموو کەسێوەکو تاکە کەس کۆتایی هێت و مێژوو هەروە هەیە شارستانەتەکانی ژەگەنە لووتکە و بەپێ ئەوە ڕەنگە لە قۆناغەکە بەرەو داڕمان بڕۆن بۆیە من پێم وایە یادکردنەوەی کارەسات و مەرگەساتەکانی ئێمە وەفاداری بۆ قوربانیەکان بەوە نییە جلی ڕەشان بۆ لەبەرکەین و ماتەمیان بۆ بجێڕین و لە ڕۆژی شانزەی سیا بە شین و ڕۆڕۆ و گۆرانی خەمگین یادیان بکەینەوە من پێم وایە باشترین یادەوەری بۆ ئەوان بۆ ئەوەی کارەساتەکەمان بیر نەچێتەوە باشترینشت ئەوە بکە ئێمە هەڵەبجە بکەین بە شارێکی نمونەیی ئێمە شارێک لەسەر شێوەیەکی نوێ دروست بکەین ئێمە زانکۆیەک لە هەڵەبجا دروستکەین الحەمدولله زانکۆی لێ بەڵام زانکۆیەک بێ نمونەیی بێ نەگەر لەسەر ئاسی کوردستان لەسەر ئاستی ناوچەکە باشە پێیان بنکەی کەلتوری و ڕۆشنبیری و هوەری لە هەڵەبجا دروست بکەین ڕێزی قوربانیەکانە گرین پەیکەرمان بۆ دروست کردوون مۆنومێنتمان بۆ دروست کردوون بەڵام ناین ئێمە مەرگەساتەکان بلاوێنینەوە دێین لە جیاتی ئەوەی لە یادی هەڵەبجا بچین لەوێ بگرین و شین بکەین ساڵانە دەهاتین هەفتەیەکی ڕۆشنبیریمان دەکرد لەسەر ئەوەی کە چۆن تەجاوازی ئەمە بکەین و بیگەینینە ئاستە بینای کەسێتی کوردی لەسەر ئەم وێرانە خاکە لەسەر ئەم کارەساتانە بینای کەسێتی کوردی بکەینەوە ئەوەی کەسێتێکی تێکشکان بۆ ئەوەی کەسێتێکی تێشکاو نەبێ ئاهاتین ئەگەر تێڕوانینێکمان هەبایە بۆ ئایندە ئاهاتین لە هەڵەبجا دامەزراوەی کەلتوری وامان دروستە کرد کە لەسەر شکستەکانی کورد کار بکات بە مەبەستی ئەوەی بە سوودوەرگرتن لەم شکستانە چۆن ئەتوانین بینای ئایندەی خۆمان بکەین بۆیە پێم وایە بەشین و ڕۆڕۆ یادەکان ناشیری نەکەین جوانترین شت ئەوەیە کۆمەڵێ دام و دەستگای بنیادنانەوەی کەلتوری و کەسێتی لە هەڵەبجا دروست بکەین و ئەمە ببەستین بە نەورۆزەوە لێرەوە بڵندبوونێک دروست بکەین کە ئێمە لەم قۆناغەوە بە گۆشەیەک بەرەو لووتکە ڕۆین نەک بەردەوام بگەڕێنەوە برینەکانی ڕابردوو بکولێنینەوە بە مەبەستی ئازار وەرگتن نەکرد برینەکانی ڕابردوو کولانەوەیان بە مەبەستی بیناکردنەوە بێت ئەمەش یەکێکە لە پایەکانی دروستکردنەوەی شناسی نەتەوەی زۆر باشە مەوێ لەو تێکستی شێرکۆبەکەسەوە دەست پێ بکەمەوە بە ناوی هەڵەبجە و 5,000 مانگەەوە بە ناوی مەولەوی 5,000 گوڵەوە بە ناوی گۆران و 5,000 کۆترەوە بۆ وڵاتی جاگ لەندەن بە وڵاتی بایرۆن بۆ وڵاتی گەڕی باردی و چی و ئەمانە ئەڵێ سپاس بۆ دیارە بە نرخەی کە لە ڕۆژی بەرەبانی کارەساتی شانزەیە بۆ ئێمەتان نار ئوستاز ئێمە لە تێکستەکەەوە ئەڕوانین ئێمە یەخەی کێ بگرین دادیایی کێ بکەین ئەمە ببینە بەر قاپی کێ خۆمان ئەوانی تر
ئەم دۆخە چۆنەوە سەنگێنی کێ دادگایی بکەین ئەمە یەکەم جارەبێ خۆمان دادگایی بکەین بۆ ئەوەی کە باشتر بتوانین هەم لە سیاسەتی نێودەوڵەتی تێبگەین هەم خۆمان بناسین هەم پێویستە چی بکەین هەم دەوروبەرەکەمان بناسین هەم ئەوەی کە ناومان ناوە ئاشتی جیهانی و یەکێتی مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی ئەوانی کە لەوە تێبگەین هەموو شتێ بەرژەوەندەکانەوە کاتێ بەرژەوەندی هاتە پێشەوە مرۆڤایەتی هیچ بەهایەتی نامێنێت لە تێڕوانینی کۆمەلگای مرۆڤایەتیەوە ئەبێ ئێمە خۆمان وەها بناسین دووهەم ئەبێ ئێمە لەمەوە وەها خۆمان بناسین کە سۆز و بەزەی ئەوانی کە ئێمە ڕزگار ناکا پێویست ئێمە لە ناوخۆی خۆمانە یەکەم خۆمان دروستکەین دووەم یەکگرتوبین لەسەر پێی خۆمان بوەسین یەکێتی و یەکبوونی خۆمان لە هەموو شتێک گرنگترە و لێرەوە ئەبێ وکە ئەمەمان کرد ئەوانی کە ناچارن دان بەبوونی ئێمە دابنین پێویستمان بۆ نییە یەخیان بگرین پێویستە ئێمە خۆمان دروستکەین بکەین کە ئێمە ئەمەمان کرد پرۆژەی بیناکردنەوەی خۆماندا ناوە بوو بە پرۆژە بۆ ئەوەی خۆمان چۆن بسەلمێنین ئەمینە ئەمری واقع ئەوان ناچارە بن ئێمە بخوێن ئەستازەگەر وەکو دوپرسیارەگەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر زۆر سپاس دەکەم وەک پسپۆڕێکی باری پەروەردەش لەم دۆخەیە وەک مامۆسایکی بە ئەزمون و تەجروبەیەکی زۆر زۆر پێش ڕاپەڕین دوای ڕاپەڕین لە ناو پرۆگرامی قوتابخانەکانی کوردیا حزوری هەڵەبجە لە ناو پرۆگرامەکانە چ لە ڕووی شار چ لە ڕووی چیرۆک چ بوێنە ئەمە تا چەند گرنگە بۆ بەتایبەت لە قۆناغی سەرەتای بۆینەوەی ئێمە بیری نەچێتەوە تێ بگات ئەگەر خۆی بەڕاستیەکەی ئەمە بەداخەوە پرۆگرامەکانی خوێندنمان نەیتوانیەوە لە هیچ ئاستێکە وەکو پێویست بایەخ بە مێژووی کورد و هەر کارەساتەکان نا بە لایەنە ئەرێنی و نەرێنیەکانی مێژووی خۆماندا چەند گرنگە بۆ نمونە لە خوێندنی سەرەتاییەوە هەر لە باخچەی مناڵانەوە نامانەوێت مناڵەکانمان بە خێمژنی پەروەردە بکەین بەڵام چەند گرنگە ئێمە کۆمەڵی هێما و سیمبڵ و وێنەمان هەبێ بە جۆرێک کە هەر ئەم مێژویان بیر نەچێتەوە و لێرەشەوە ئاراسە بکرێن بەوەی کە ئەم مێژووە چۆن ئەتوانین بە شێوەیەکی گەش و جوانتر مناڵەکانمان ڕابهێنین کە گرنگە بکرێ و نەکراوە وەکو پێویست نەکراوە بەداخەوە حتا هەندێ پارچە شیعر و ئەوانە براوەتە ناو پرۆگرامەکانی خوێندنەوە مناڵەکانمان فێری خەمۆشی و فێری گریان و فێری شینوزاریەکەن ئەمانەوێ بەم شێوەیە نەبێ وێنەیەکی وەهای هەڵەبجەمان پێشکەش بکەن هەم مناڵەکە شارەزا بێ ئاگادار بێکە لە مێژۆکەی ئەوە کارەساتێک ڕووی داوە بەڵام بە خەمجینی و بە خەم فێری گریان و کوڕوزانەوەی نەکا بەڵکو فێری ئەوەی بکات کە ئەمە هێمایەکە ئەمە سیمبڵێکە ئەمە پاڵنەرێکە بۆ ئەوەی کە ئەم لەسەر پێی خۆی ڕابوەستێ پێویستی بە خوێندن و فێربوون و خۆ بنیادنانە دەستەکانە خۆش بێ بۆەوەی کەسێتێکی لەسەر پێی ڕاوەستا و پەروەردە دەستەکانی خۆش بێ و زۆر زۆر سپاس گەورەی کارەساتەکە و دنیا ئەدەبیەکە و دۆخەکە پێما بێ زۆر زۆر لەمە زیاتر هەڵەگرێ و بە چەند بەرنامەیە کۆتایی نایە کاتی بەرنامەکەم هەر ئەوەندە بوو من زۆر زۆر سپاس دەکەم و دەستخۆشی دەکەم زۆر بەڕێز مامۆستا ئاتاقەرداغی نووسەر و توێژەری دنیایی ئەدەب زۆر خۆش بێ و زۆر زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست هاتمە کۆتایی ئەڵلقەی ئەمجارەی بەرنامەی بانێژە بەم شێوەیە تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم وەگەمیشە سپاس بۆ نووسری خۆشەویست سپاس بۆ میوانەکەم و هەروەها سپاس بۆ هەوکارانم تا بەرنمەیەکی تر و کاتێکی تر بەخواتان ئەسپێرم کاتێکی خۆش.